دێ چ ڕۆڵ هەبیتن دێ سووریایەکە کوه هەموو وڵات دخوازن دەموکرات بیت فرەعالی بیت ji hêjayê Hemade Feraîna nivîskar û çavderê siyasî û endamê berê Parlemanê Ordinê ji bajarê Emmanê paytextê Ordinê dipirsim. Hûn bi xêr hatine Kurdistan 24 hêjayê Hemade. Aya Sûriya dê Sûriyayeke Erebî bîtin yan jî Sûriyayeke İsraîlî Tirkî? بەڵام دانەوەی ئەم پرسیارە سەختە بەڵام ئەوەی جێگەی دڵنیاییە ئەوەیە کە ئوردن دەست پێشخەری کردووە دەست پێشخەریکەشی لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوە لە عەقەبە بووە لیژنەیەک پێکێناو بۆ لیژنەی چاودێری و پەیوەندی بەستن لەگەڵ سووریا لە کۆبوونەوەی 2010 لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و تورکیا و فەڕەنسا بووە لە عەقەبە کەواتە وەزیری دەرەوەی ئوردن کە ئەمڕۆ سەردانی دیمەشقی کردووە دەربڕی ئەو کۆبوونەوەیە کە وەزیرانی دەرەوەی وڵاتانی عەرەبی و سێ وڵاتە بیانیەکە بەستویانە بۆیە من پێم وانییە کە کارێکە کارێکی ئاسان بێت بە جێبەجێکردنی ئەو سیاسەتە بەڵام مەرجعیەتی ئەحمەد شەرع مەرجعیەتی تورکیا ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە بۆیە ڕاستە سووریا عەرەبیە بەڵام سووریا سەرکەوتوو نابێت ئەگەر ئەوە لە بەرچاو نەگرێت کە کورد ڕۆڵیان هەبێت دەبێت ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان و لە عێراق جێبەجێ کراوە بەوەی کە کورد مافی پێدراوە و خاوەن شناس و مافی خۆیانن دەبێت لە سووریاش هەماشت جێبەجێ بکرێت بۆی ئەزمونەکە سەرکەوتوو بێت. هێژای حەمادە ماڵەتە ئاڤاتە بخۆ بەحسێک کووردا کرد پێشی ئەسوەرمە سەرێ پرسێ بیرە هەوا بینم پێشی کەتنا ئەساد هێژی ئەسەد دەست هەڵاتێدا بوو سەرۆکومارێ تورکیا ڕەجەب تایب ئەردوغان زانی چ گوتبوو؟ گوتبوو هیچ ڕەنگێکی ئەمریکێ نادەین ئەزمونە باشوورێ کوردستانیان کۆ هەرێما کوردستانێک و فیدرالیەتە دە عێراقیدا لە سووریای دووبارە بیت بکەتنە ئەسەد نوکە تورکیا بە دەرەجەیەک باڵا دەست و خوددان بڕیارە دە سووریان ودا ئایا دێڕێکێ بدەن ئەف ئارمانجە پێک بهێت و کورد ببنە خوددان فیدرالیەت یانژی خوددان ماف بەشداریەکێک کارە؟ ڕەنگە تورکیا جۆرێک لە هەستیاری لە ڕادەبەداری بۆ هەبێت کە ئەزمموی هەرێمی کوردستان بۆ سووریا بگوازرێتەوە ئەمە بە تورکیاوە دیارە کە ئەسیارە بەرامبەر بەو بابەتە لە بەرەوەی ئەم ئەزمونە کاریگەری لەسەر کورد لە تورکیا دەبێت لەگەڵ ئەوەشدا دەبێت ئەومان لە بەرچاو بێت کورد هاوڵاتی سووریین لە وڵاتی خۆیان دەژین و مافیان لە خاکی سووریادا هەیە بەشێک لە سووریا کورد لێ دەژینوەک ئەوان هەرگیز بانگەشەی ئەویان نەکردووە کە کار بۆ دابەشکردنی سووریا دەکەن جگەلەوەش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو شتێکی زانرا و ناسراوە لە پشت کورد لە سووریا دەوەستن و پشتیوانی بیزاوتی کوردی دەکەن بۆیە ئەم ئاراستەیە گۆڕانکاری تێدا ڕوودەدات ململانەش دروست دەبێت لەسەر ئەم پرسامە گومانی تێدا نییە بەڵام سووریا هەرگیز ڕاستەڕێ نابێت ئەگەر مافی کورد بەخپیان مافی کورد نەدات بە نەتەوەی بوونیان. برایە هەوا سووریان و دێ سووریاکە چاوا بیت ئایا دەستورێ نوێ سووریا دێ دەستورێکێ چاوا بیت ئەلمانی یانژی ئاینی تایفی ئایا ji bo Sûriyayeke demokrat û firεalî ya ku Amerîka welatê Rojava dixwazin Tirkiye dê rêkê bidet rûla welatên Erebî bû vê armancê dê çi bît? ڕاستەکەی ئێمە هەندێک پێدرا و ئاماژەمان هەیە یەکەم ئاماژە لێدوانەکانی سەرۆکی ئەنجومەنی سەربازی بەڕێز ئەحمەد شەرع بوون ئەو لە لێدوانەکانی باسی لەوە کرد کە سووریا نابێتە دەوڵەتێکە لایەنەکان پەراوێز بخۆت بەڵام دەبێت دووبارە بین و سەرەوە خاڵەی مەرجعیەتی ئەحمەد شەرع تورکیە بۆیە حزبی دەسەڵاتداری تورکیاش کە پلانی حزبێکی ئیسلامیە دەوڵەتێکی لیبرال بەڕێوە دەباتوە نەیتوانیوە تاکە ئێستا تورکیا بکات دەوڵەتێکی ئیسلامی بۆیە پێم وایە
ئەزمموی تورکیا لەم ڕۆوە دەوازرێتەوە بۆ سووریا و شتێکی هاوشێوە دەکرێت بۆی کە سووریا نەبێت بە دەوڵەتێکی ئیسلامی و بە پێودانگی ئیسلامی بەڕێوە نەبدرێت بەڵام بێگومان هەمە چەشنی دیموکراتی لە بەرچاو دەگیرێت و پشت بە هەڵبژاردن دەبەسترێت بۆ ئیدارەداری دەوڵات بەڵام لە لێدوانەکانی ئەحمەد شەڕا و هەروەها لە هەڵوێستی عەرەبی شوا دەردەکەوێت بە پشتبەستن بەو ئەنجام و پێدراوانەی و ئەنجامی کۆبوونەوەی عەقەبە لەوە دەردەچێت ئەزمونێکی هاوشێوە جێبەجێ بکرێت کە لە کۆبوونەوەی ئەمریکا و فەڕەنسا تێدا ئامادەبوون. هێژەیە حەمادە ئەحمەد الشەرع دەستهەڵاتە نوکەیە سووریا بەشەکن ji قاعیدە و نووسرا و داعش و گروپên تونتراو ئەو جلێن سەربازی چەکێوان ڕدێنەوان بڕین قات و قراڤات لەبەرکردن. ئایا ممکنە سووریایەکە دەموکرات لە ژێرسیا vê mentality ئاوا ببیت؟ سووریایەکە مافێ هەمی پێک هاتە و ئولونەتەوە و تائیفەیان بدەت؟ من پێم وایە سووریا سووریایەکی فرەپێکاتە دەبێت بۆ وەکو بەڕێز ئەحمەد شەڕا ئاماژێ بۆ کردووەتە کە مەرجەعیەت کە دەکرێت پشتی پێبەستن مەرجەعیەتی ئەوەیە کە ئەم گروپە چەکدارانە دەبن بە پارتی سیاسی و بەشداری لە پرۆسێ سیاسی دەکەن. ئەمان لە سەرەتادا چەکەکان کۆ دەکەنەوە واز دەتوانێت سەربازەکانی خۆیان دێنن بەڵام دوجار ئەمە ململانەیە ئایا ئەم ململانەیە ململانەیەکی سەربازی دەبێت و پێکدادان دروست دەبێت یاخود دەبێتە ململانە و کێبڕکەیەکی سیاسی کامە شتێکی سروشتیە بۆیە بەڕاستی کاتێک چاودێری دۆخی سووریا دەکەی وەکو چاودێرێک ناتوانانی بڕێ لەسەر ئەوە بدەیت کە لەسەر مەدانی سووریا چی دەگوزارێت ئایا ئەم ڕێکخرا و گروپە چەکدارانە ئایا ئەم گروپە ئیسلامی چەکدارانە ئامادە دەبن وەڵامی داواکاریەکی لۆژیکی بدەنەوە پشت بە هەڵبژاردن و بۆ پارتی سیاسی بەستن یاخود بەردەوام دەبن لە کاری چەکداری ئیسلامی. باشە هێژەیە حەمەدە مەدەم جەنابێ هەوا ئاگەهدارە ژێ کوردن سووریا ڕۆژاوای کوردستانی دەخوازم پرسیارە داویە لەسەر کوردان بیتن. ئایا پێشەڕۆژە کوردان دە سووریانودا دێچێ و چاوا بیت؟ ئایا کورد لە سووریایە دێ ببنە خوددان مافێن خوێن یاسایی و دەستوری؟ ئایا کورد دە سووریانودا دێ ببنە خوددان ڕۆڵ یان ژی بەرێن نوێن شەردێ لە دژی کوردان بهێنەڤەکردن؟ میناک ئەس بێژم لە دەوروبەرێ من بچ حتا زووتدێت ئاغڤین هێزên کوردی دگەل گروپên çekdarên ser bi Tirkiya şer e. بەڵێ دروستە پێکدادان هەیە لە نێوان ئەو هێزان لەن تورکیا و پشتیوانی دەکرێن بەڵام من پێم وانە بەڕاستی ئەو گروپە چەکدارن لەلایەن تورکیا پشتیوانی دەکرێن دەتوان دەست بەسەر ئەو ناوچانەدا بگرن لەبەرەوەی ئەو ناوچانە دانیشتوانەکەی کوردن لە بنەڕەتەوە بۆیە بەڕاستی کورد هەر ئەوە نییە کە تۆ وەکو ڕێکخراوێکی چەکدار وێنایان بکەیت بەڵکو بە پێچوانەوە خەڵکی ناوچەکە کوردن وان خەڵکی ناوچەکان بیریشمان نەچێ هێزەکانی سووریای دیموکرات هێزی کوردن و هاوپەیمانی عەرەبیشیان لەگەڵدایە لە پێکاتی عەرەبی بۆیە من پێم وایە دەسوەردان دەبێت لەسەر ئاستی عەرەبی و لەسەر ئاستی بیانی بۆ ڕێگریکردن لەوەی کە ئەم جۆرە پێکدادان لە نێوان تورکیا و هێزە کوردەکان بەردەوام بن و ڕێگلەوە بکرێ لایەنی سەربازی ببێتە کارت یەکلەکردنەوە کورد دەبن بە بەشێک لە سیستەمی سیاسی دیمەشق ئەمە شتێکی زۆر سروشتی بۆ ئەوەی ڕووبدات و هەر ئەمەشە کە بەڕێز ئەحمەد شەڕا ئاماژە پێکردووە بۆیە من پێم وایە کە هاوپەیمانیەک بە جۆرێک لە جۆرەکان دەبێتەوە ڕێککەوتنێک بە شێوازێک دەکرێت بۆ ئەوەی مافی کورد وەکو هاوڵاتی سووریایی بدرێت ئەوان عەرەب نین بەڵکو کوردن و دەبێت وەکو کورد مافیان پێ بدرێت و مافی خۆشانە دەربڕی زمان و فەرهەنگی خۆیان بکەن. بەڵێ هێژای حەمادە فەراعنە نویسکار و چاودێری سیاسی و ئەندامێ بەرێ پەرلەمانی ئوردنێ ژێ ئەمانە پایتەختی ئوردنێ گەلەک سپاس بووتە.